هاوکاری بە ئۆنلاین لەگەڵ مامۆستا لەسەر خەت بێ بۆ گفتوگۆکردن و پرسیارکردن لەسەر وانەکان و تواناکانی پەرەی پێ بدات. بە هاوکاری مامۆستا هوبە و کاتەی کە لە ماڵەوە بە خوێندنەوەی پەرتووک بەسەر دەبین و هەندێک جاریش هاوکاری ماڵەوە دەکەین لە بوارەکانی ژیان. مامۆستاکانمان لە هەموو کاتێک و لە هەموو شوێنێک ئامادەن. تەنیا مەبەستیان ئەوەیە قوتابیەکانمان سەرکەوتوو بن، دایک و باوکانمان ئاسوودە بن بۆ پەروەردە جوانێک کە پێشکەشیان دەکەین. جا چ لە ماڵەوە بیتن، چ لە قوتابخانە بیتن، چ لە هەر شوێنێک. ئێمە ناترسین لەوەی خوێندنمان بە فیرۆ بچیت. لە هەموو بارودۆخێکدا بەردەوام دەبین. هەردەم ئامادەین بۆ پاڵپشتیکردنی قوتابیانمان، چ لە باخچە و پۆل یەکەم بنەڕەتی تاک و پۆلی 12 ئامادەی. هەموو هەوڵێکمان بەگەر دەخەین بۆ ئەوەی قوتابیانمان داهاتوویەکی گەشیان هەبێت.